بەداخەوە یعنی هیوا هەیە حل لە سەرەتاوە لە بەرچاو ماغە زوور خۆیەکا بە پوش حل لە بەرچاو ماغە زورانی وا خۆی بچووکە کاتەوە نەوعا ما هەنی قسە ئەکات قسەی مەجلیس نییە یعنی دەجار بە قوربان ژنەکەی بێ ئەم ژنە نەقەیە ناکا هیچ ناڵێ منش بە قوربانە بم هیچ ناڵێت باشە بۆی ئەمرێ بە ساقەیە بێ نعلی بۆ دانێ کورە حەمام و ئاودەسی بۆ شۆریە قاپی بۆ شۆریە لە قوربانم تۆ بەس لەسەر و سیسەمە بکەوە تۆ بەس نییە باڵکەوە لەسەر ئەو قەنەفەیە حیج مەکە پیاوی کورد ئەوە نەداماوە لە سەرەتایە بە هەموو شتێ ڕازیە بە هەر هەموو شتێ ڕازیە ئیتر ژنەکە دەمی درێژ بێ لە خانەوادەیەکی خراپ بێ المهم تۆزێک کەشخە و جوان بێت ئیتر بۆ پێکی سیارە بشێت ئیتر بە هەموو شتێ ڕازیە هەموو ڕۆژێ بیکاتە پێڵاوەکەیەوە تفی لێ بکات خزمەتی نەکات بێڕێزی بەرامبەر بە دایک و باوکی بکات المهم کە جوانە تەواو مادام جوانە تەواو ئەوە پیاوی کوردە والله مامۆستا بڕۆی عەرەبی بینی ئێستامە خۆم خێزاندانی مەڵێم بڕۆم عەرەبی بینە زۆر چاکتر لە کوردەکەی خۆمان کە بەڕان کوردەکەی خەڵکمانەی جۆ ڕاگرێ عەرەبی هێناوە عەرەبەکە 6 سوار ملی بووە یعنی ئیسفادەی نییە یعنی لە خوێنێتی لە خوێنێ یعنی پیاو ئەبێت پیاو بێ پیاو یعنی پیاوەتی لە شەقا نییە پیاوەتی لەوەیان نیە تۆ لە ژنی خۆت بیت تف لە ژنی خۆتکەی نا ئەبێ قودسیەتی پیا و پارێزراو بێ ئەبێ پیا و بزانێت چۆن مامەڵاکە لەگەڵ ژنە لە ماڵەوە چۆن مامەڵاکات باشە ئەبێ هەنێ حەد و حودود هەیە پیا و بیپارێزێت تەجاوزی نەکات لە بەرچاو ژن خۆی سووک نەکات بە شێوازێ مامەڵەکات لەگەڵ ژناکە ڕێزی نەشکێت کە شکۆی ئەم پیاوە نەشکێت بەداخەوە یعنی هیوا هەیە حل لە سەرەتاوە لە بەرچاو ماغە زوور خۆیەکا بە پوش حل لە بەرچاو ماغە زورانی وا خۆی بچووکە کاتەوە نەوعا ما هەنی قسە ئەکات قسەی مەجلیس نییە یعنی دەجار بە قوربان ژنەکەی بێ ئەم ژنە نەقەیە ناکا هیچ ناڵێ منش بە قوربانە بم هیچ ناڵێت باشە بۆی ئەمرێ بە ساقەیە بێ نعلی بۆ دانێ کورە حەمام و ئاودەسی بۆ شۆریە قاپی بۆ شۆریە لە قوربانم تۆ بەس لەسەر ئەو سیسەمە بکەوە تۆ بەس نییە باڵکەوە لەسەر ئەو قەنەفەیە حیج مەکە هەموو شتێکی بۆ کایتر لە کۆتاییە پیاوەتی خۆی لە دەسەدا و سوکانەکەوێتە دەست ژنەکە کە سوکان گەیشتە دەست ژنی ترەکەوێتە سەر خۆڵ لادا لە جادی قیل لادا کە لە جادی قیل لایدا ئیتر وەرەگەڕێ قوربانگیان هەردووکیان تیاچن